باسی ئەوەیە وتمان مەرجی یەکەم لەو حکمە شەرعی کە دەریەکەین ئەبێ بەڵگە شەرعیەکەی کە هەمانە بەدەستمانەوە صریح الدلالە بێ لەسەر چی لەسەر الكفر الأكبر. مەرجی دووهەم ئەوەیە صفەتی کوفری ئەو گفتارە یان ئەو کردارەی کە ئەنجام دراوە ئەو ئەبێ صریح الدلالە بێ بۆ ئەوەی بتوانین ئەو حکمە شەرعیەی کە لە دەقە شەرعیەکە هەمانە بیچەسپێنین لەسەری. پێش ئەو بان نمونەیەک بێنەوە وازحتر بێت چونکە ئەمە دەرسێکی حساسە تۆزە قورسیشەم. هەر وەکو بە میسال هێنامەوە شەوێکی ڕابردووتم بۆ نمونە لە نەروێج هەر کەسێک سواری سیارە ببێت لە کاتی لێخوڕینە و قایشەکەی نەبەست بێت سایەقیانەوەی تەنیشتی $100 غەرامە کرێ. ئەمە دوو حکمەی گرێتەوە. ئەمە یەکەم حکمێکی عامە هەروکو ئێمە ژەڵێن الكفر المطلق حکمێکی عامەڵێن هەر کەسێک وانەکە کافرە بێ هەر کەسێ وابکە کافرە بێ هەر کەسێک قورئان فڕێداتە ناو نەجاسەتەوە پێی کافرە بێ. ئەمە حکمەکەیە. بەڵام کە دێن تەطبیقەکەین لەسەر کەسێک ئەڵێن ئەو کەسە کە قایشەکەی نەبەستووە فڵانی کوڕی فڵان کە لەو سیارەیە دانیشتووە پۆلیس گرتوێتی یان ئەوانەی کەوا متابعەی ئەو مخالفە قانونیەکەن لەسەریان نووسیوە. یەکەم ئەبێ ئەو کەسەی کە مخالفەکەی لەسەر نووسیویت بەڵگەی یاسایی بەدەستەوە بێ کە هەر کەسێک قایشەکەی نەبەست بوو لە کاتی لێخوڕینی سیارەکەیە ئەوەندە پارە غەراماکرێ. ئەوە بێ بڕگە قانونیەکەی بەدەستەوە بێژنا تۆش کاتی لێکەیتەوە. دووهەم لە کاتی ئەنجامدانی تاوانەکە واتە قایش نەبەستنەکە بگیرابێ کابرا یعنی لەو کاتە گیرابێ کە قایشەکەی نەبەستووە. یەکیان علاقەی هەیە هەردووچیان ئەمە کەڵێنەوە صریح الدلالە. یەکیان پەیوەندی هەیە بە دەقە شەرعەکەی کە هەمانە یەکیان علاقەی هەیە بە ڕوون و ڕاشکاوی ئەو کوفرەی کە ئەنجامی داوە کە کوفری ئەکبەرە ئەو ئەبێ صریح الدلالە بێ. ئەگەر وانە بوو ناتوانین. مەسەلەن بۆ نمونە کابرایەکە بینین قورئانی فڕێداوەتە ناو ئاگرەوە. قورئان فڕێدانە ناو ئاگر وەکو قورئان فڕێدانە ناو ئاودەست نییە. چونکە بۆ نمونە کابرا توانێت دیفاع لە خۆی بکە ئەڵێن بۆ قورئانەکە فڕێدایە ئاگرەکەوە ئەڵێ وەڵا لەبەرەوەی تەبعەکەی خراپ تەبع کرابوو ئاەتەکانی زۆر لە شوێن و جێگا خۆیانە گۆڕابوون یان دڕابوون یان سوتابوون یان شتێکی وای لێ بەسەر هاتبوو منیش سوتانم. ئەمە هیچ حکمێک ناگیرێت چونکە ئیشێکی باشی کردووە لەبەرەوەی سەیدنا عوسمانی کوڕی عەفان ئیشێکی وای کردووە کە خەلیفەی ڕاشدە. بەڵام ئەگەر هاتوو سەیری سیرەی کابرامان کرد تازە قورئانەکە سوتاوە بەڵام زانیمان کە قورئانە فڕێداوە یان شاهید هەیە لەسەری کە قورئان بووە. ئەگەر کۆمەڵە خەڵکێک شاهیدیان داوتیان نەخێر قورئانەکە خۆی ساغ و سەلیم بوو هیچ اشکالی تیانە بوو ئێمە ختممان کردو و تیامانە خوێندووە ئەمجا سەیری سیرەی کابرا ئەکەینەوە. کابرا خۆی ئایا لە ئەهلی زەندەقەیە یعنی شتی وای لێوە وەشێتەوە کابرایەکی عەلمانی کابرایەکی گاڵتە بە دینەکە یان فشقیاتی زۆرە یا شتێکی وەها کە سەیرەکەی شتی وای لێوەشێتەوە ئەو کاتە حکمی قورئانەکە لێرە صریح الدلالە نەبوو یەکەم جار محتەمەل الدلالە بوو. ئێستا بۆمان ڕوونترە بێتەوە ئەم جارە لە شتێکی تر لە سیرەی کابراوە بۆمان ڕوونە بێت. لەبەرەوە بێ ئەبا ئەم نقطەیە ئەوە بزانین کە چۆن ئێمە کردەوەمان هەیە کە کوفرینە وەکو قورئان فڕێدانە ناو نەجاسەت گفتارمان هەیە کە کوفرینە وەکو جنێودان بەخوای پەروەردگار ئەمە ڕاشکا و ئاشکرایە و دەلیلە شەرعەکان ئەیگرێتەوە پێی ئەوترێ صریح الدلالە بەڵگەی زەق و ئاشکرا و ڕوون. بەڵام بالمقابل هەمانە ئاشکرا و ڕوون نییە پێی ئەوترێ محتەمیلەت الدلالە. لە حکمەکەشیا پێی ئەوترێ التەکفیر بالمحتەمەلات. التكفير بالمحتملات يعني دوائيا هندي علماء تربيلا التكفير بالمآل يعني لسرتا وحكمكي نادرة بلام دوائي كأكولين ولا دادقا زور لإيشاك كوليوينتوا أجينا أويك التكفير بالمآل باشان بوي درجة يعني التكفير بلازم القول أويك وكوشون عرب لما يترتب عليه يكم جار إيشاكي كردوا صريح الدلالة لسر كفر كردنكا
بەڵام احتیمالە لێکی دەینەوەکو سیرەی کابرامان کە خوێندەوە وای لێ هاتەوە. بۆیە لەبەرەوە ضروریە ئەوەش ئاگدار بین. ئیمامی قورافی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبێکی زۆر نایابی هەیە بە ناوی ئەلفروق، ئەوەش زۆر ضروری بۆ ئەو برایانەی کەوا چوونەتە شوێنی سەدارەتی فتواوە شارەزابن لەوە ئەو کتێبەش ضروریە خوێندنەوەی. لە مجەلەدی دووهەم لاپەڕە 195 فەرمێ كل ما له ظاهر فهو ينصرف إلى ظاهره، هەرچی شتێک ظاهری لێکەوتەوە لە ڕواڵەت و دیمەن و ئاشکرایی بە ڕاشکاوی ئەوەی سەلماند ئەوەی نواند ئەو حکمایی گرێتەوە. بەڵام فهو ينصرف إلى ظاهره إلا عند قيام المعارض أو الراجح لذلك الظاهر، وكل ما ليس له ظاهر فلا يترجح أحد محتملاته إلا بمرجح شرعي. بەڵام ئەگەر هاتوو ڕاشکاوانە ئاشکرا و زەق نەبوو احتیمالاتی زۆر هەبوو ناتوانین هیچ احتیمالێک بدەین بەسەر احتیمالەکانی ترا ئیلا بە بەڵگەیەکی شەرعی کە پشت ئەستورمانکە لەو بۆ چوونەمانە. ئەو مرەجەحە شەرعیش لێرە سێشتە، هیوادارم برانی بەڕێز زۆر بە وردی گوێی لێ بگرن. یەکەم مەبەستی کابرا، بۆ نمونە کابرا کە قورئانەکەی سووتان و ئەبێ لێی بپرسین بۆچی کردوتە. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەمان بەڵگەیە. طبعا هەمویان هەرە پرسنە ئەفەرمونە مە بەڵگەیە، بەڵام ئەوانی تر بەڵگەی تریش دێننەوە. پێش هەموو شتێ بێ لە کابرا بپرسین بۆ ئەم قورئانت فڕێدایە ناو ئاگر، ئەنجا هەر قەولێکی وت کابرا لەسەر ئەوە کەوێ یشەکە حکمەکە ئەچێتە سەر ئەو. دووهەم سەیری سیرەی کابراکەین، ئەو ڕەفتار و گفتارانەی تر کە پێشتر لێوەی دەرکەوتون و ڕەوشت و ڕەفتار و هەڵسوکەوت و سەودا و مامەلەی و دید و تێڕوانینی بەرامبەر بە دین و دینداری و ئەمانە چیترمان فێرەکا بۆمان ڕوونەکات و ئەمە دووەمە. سێهەم زانینی عورف و عادەتی خەڵکی ناوچەکە، زانینی داب و نەریتی خەڵکی ناوچەکە. یعنی چۆن ئێستا نمونەیەک لەسەرەوە بێنمەوە، بەپێی هەر چوار مەزهەبەکە هەر کەسێک سێ بە سێ تەلاقی خۆی خست و ژنێ لە عیسمەتا بوو تەلاقی یەکەوێ. ئەمە بەپێی ئەحکامی شەرعی بەم شێوەیە. بەڵام فەقیهێک شەرع ناسێک مەلایەک کە لە هەورامانی ئێمە ئەژی ئەبێ شارەزای ئەوە بێت کە لە عورفی خەڵکی هەورامانە بەردەوام سێ بە سێ تەلاقی خۆن لەسەر بەسیترین شت. نابێ ئەوەی لە مێشکی خۆیایەتی ئەو حکمە شەرعی کە لە مەزهەبی ئیمامی شافعیش بۆ نمونەکە کورد لەسەر مەزهەبەکەیەتی سێ یارۆ تەلاقەیەکەوێ سێ تەلاقەکەی ئەکەوێ وا بزانێ ئیتر کەوتووە، چونکە کابرا لە ڕۆژێکە دەجار لەسەر کەڵەکە بەردێک لە باخێک لە پەرژینێکە لەسەر تەنەکە ئاوێک یارۆ تەلاقەی خۆیە خا سێ تەلاقەی خۆیە. لەبەرەوە بێ حساب بۆ ئەو بکەی عورفی خەڵکی ئەو ناوچەیە فەرقی هەیە لەگەڵ عورفی یەکێکی تر کە بۆ نمونە لە هەڵەبجاژی. لەبەرەوە ئەبێ ئاگدار بین لەوە ئەوەش پشت ڕاستکەینەوە بە هەموو شتێکی شەرعی. کەوابوو ئێمە بۆ هەر کردەوەیەک کە بمانێ بزانین ئایا ئەم کردەوەیە ئەم گفتارە کە کوفرینە ئایا محتەمیل الدلالەیە، دلیلمان لەسەری هەیە کە ئەمە خۆی کوفرە، ئەبێ بگەڕێنەوە سەر نیەتی کابرا. دووهەم سەر سیرە و ڕەفتار و ڕەوشت و هەڵسو کەوت و بۆچوونی. سێهەم بۆ سەر داب و نەریت و عادات و تەقالید و دیتی و تێڕوانینی خەڵکی ناوچەکەی کە کابرا لەوێ بوو. بەنسبەتی خاڵی یەکەمەوە